سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەرانی زۆر خۆشەویستم ژیرەکان هەر هەمووتان بەخێر بن. زۆر سپاسی پاڵپشتی دوو ڤیدیۆ سێ ڤیدیۆ ڕابردووی زنجیرەی وڵاتی کوردستان دەکەم لە یاری سیتی سکایلاین. بۆ کەسانی حەز دەکەن ئەو یاری لای خۆیان تاقیکەنەوە، ئەوە ناوی یاریەکەیە سیتی سکایلاین لەسەر پلەیستەیشنەکان، ئێکسبۆکسەکان وەروە پیسی بەردەستە. یاریەکەم تاوەکو ئێستا زۆر باشیاتین، بەڵام حەز دەکەم جارێ با بیکەمەوە ڕۆژ تاوەکو شتەکان ببینن. ریزیوم ئۆکەی تقریبا وەزعمان باشە زۆر لەبەرەوەی کارگەکەمان چاویتەوە، کارگەی مامازادی کارگەی مامازادی لە بۆ دروستکردنی بابەتی کشت و کاڵی وەشتانە وەزعی باشە. هەروەها لە ئەڵقەی ڕابردوو ئەو شوێنانەمان دروست کرد، تەیراوە سێتاقان ئیسکان سەیداوە لەگەر پێ دەڵێن سێتاقان تەیراوە سەیداوە ئیسکان تعجیل و هەروەها نەخشەیەکیشمان دروست کردیە شەقام بێتشم بۆ شای سلێمانی ڕاکشە، بەڵام ئەوە شای سلێمانی لە بۆ داهاتوو دەبی. ئەمڕۆ دەمەوێت شتێکی دیکە بکەم. ئەمڕۆ دەمەوێت گەورەترین بەندینخانە دروست بکەم لەبەرەوەی شارەکەم تقریبا 9705 کەسی تێدایە، واتە شارەکەم بەردەوامە لە گەشەکردن و خەڵکی بەڕاستی تاوان دەکەم. زانام ڕێژی تاوانیشمان چەندە ئەگە بینە سەر پۆلیسی 105 کە خراپ نییە، بەڵام بەگشتی 75 کەسمان دەستگیر کردیە، 160 کەسیش دەتوانین دەستگیر ئەو بۆ 80 کەس. ئۆکێ ڕێژەی تاوان خەریکە بەرز دەبتەوە، بەخۆی دائما ستا 2 سێبی باشە، 5 خراپ نییە، بەڵام 2 سێبی باشتر تاوەکو شارەکەت بە ئاسانی گەشە بکەم. بۆیە پێویستمان بە بەندینخانەیە. بۆ دروستکردنی بەندینخانەش بیرۆکەیەکم هەیە، بیرۆکەیەکی زۆر جەهەنەمیشم هەیە. دەمەوێت بەندینخانەیەک ئەلێرە دروست بکەم لە نزیک ڕووبار، لە بەرچش لە نزیک ڕووبار ئێستا بەتان دەڵێم. دەمەوێت بەندینخانەکەم ئەوە بیتن هاوبەش بی لە نێوان هەولێر و سلێمانی، تاوەکو واروەها شوێنێکیش بی پێنجەستێرە بی، پێنجەستێرە لە ڕووی ئەوەی کە کەس نەتوانی ڕزگاری بی. بەندینخانەیەک دروست دەکەین، سزنێکی زۆر گەورە و زەبەلاح دروست دەکەم. بەڵام سەرەتا بابین شوێنەکەیان لە بۆ چاپ بکەم، سەرەتا پێویستە ئەمە دەستکاریی گەوری شوێنەکە بکەین. دەبی ئەو شوێنە هەمووی ڕاست کەم سەرەتا، بەڵام دەمەوێت قۆریش بی تۆزەکە بستە ژوورەوە لەبەرەوەی پڕی دەکەم بە پیسایی. ئەبی کەس نەوێری هەربێ، ئەگە بی هەربێ تووشی زێڕابی دەبێت، تووشی پیسایی ئەو شارێ دەبی و لەبەر شاری سلێمانی دەبێت، بەیزنەوە ئاگ نەتوان هەڵبن. بۆیش بۆ ئەنجامدانی ئەو کارە مە پێویستیمان مەسان شتە چییە؟ سەرەتا دەبی لێرە ئەمە لێرە ئەو حالە بەو شێوازەی ئەو حالا شوێنەکە چاکەم تەوزەکە ها بتە قۆرتاییەک کەس نەتوانین ڕزگار بیلی و ئینجا شوێنەکەش چاپ بکەین بەو شێوازە. ئەو دوگمەیەمان هەیە لێرانەیە، مەسەلەن دێ سەر بەشی لاندسکەیپینگ، دوای ئەوەت هەیە کە ترێنەکەی خاکی بەرز و نزم دەکەم و ئەو دوگمەشمان هەیە لە بۆ ئەوەی لێڤڵ ترێن تاوەکو شوێنەکان هەمووی هاوسەنگ بکە. ئەوە هاوسەنگکردنەکەیە. ئۆکەی تقریبا شتێکی لەو بابەتەم دەوێت من، بەس بابزانین قەبارەی بەندینخانە چەندە بەخۆی بینە سەر. ئۆکەی ئەوەی جێ یەک دانی دەبتەوە، ئەمە دەمانێت بەلایانی کەم دوو دانە دابنێن، بەلایانی کەم یەکلۆ هەولێر یەکلۆ سلێمانی تاوەکو بە ئیسراحات شوێنیان ببتەوە. ئۆکەی ئیشمان بۆ خاکی ئەو لایەن نابیتن سکوێر هەر تەرخان دەکەین زیاتر لە بۆ ئەو بابەتانە، بۆی دەبی تۆزەشکە گەورەی کە ئەو هالا بۆ شێوازەی کەس نەوێری بە هیچ نەوە ئاگڕزگاری بی، بە هیچ نەوە ئاگڕزگار بوون لەو بەندینخانەیە نییە، چونکە شتێک زۆر توندی دەکەم ئەو بەندینخانەیە، بەڵام سەرەتا دەبی خاکەکەی بۆ چاکەم. تقریبا تەواوە، تۆزێک دەنجی میوزیکتان با بۆ زیادکەم. ئۆکەی پێم ئاوی جێ دوودانەی دەبیتەوە بە ئاسانی، بەڵام لەگەڵ ئەوەش جێ دوودانە دەبتەوە دەبی خاکەچکەش دروستکەین لەگەڵی، چونکە دەبی ناوەڕاستەکەشی بەرزکەمەوە جگەلەوەی کە ئەو شتەش دەکەم دەبی ناوەڕاستەکەش بەرزکەمە تاوەکو هەن دەور پشتەکەی ببتە زێڕاب پیسایی، ناوەڕاستەکەشی بتە خاکەکەوە ئەوەکەی لەسەر دروست بکەین. چ پێ دەڵێن جارێ بزانین جێ چەند سزنی دەبتەوە؟ یەک دوو دانە سزن شوێن دەبتەوە. با تۆزشکە چایکەم.
اوكي بين الشقامة شي راتشين الشقامة شي خول بس بيش الشقامة كيدانين بابزانم دلوقتي اوكي اوكي بين دايبني دوو بەندین خانەمان دانا ئەوە بەندین خانەکانمانە جابا بین هێشتا تەنیشتەکانی بۆ چاپ بکەم ئۆکەی بۆ شێوازەی ئەوها بەڕەقیبی تاوەکو بە هیچ نەوەعک کەس فکر لە خۆفڕدان شتینەکە بە هیچ نەوەعک نییە بە هیچ نەوەعک ڕزگاربوون لێرە مەحاڵە بە هەموو شێوەیەک لە شێوەکان مەحاڵە ئۆکێ ئەوە بەندین خانەکانمان دانا دوو بەندین خانەمانە یەکەوە هەولێک لۆ سلێمانی بەڵام پێویستیان بە ئاو کارەبای هەیە بێگومان بابین ئەلکتریسیتی بەجارێ ئاوەکەیان بۆ ڕاکێشم ئاویشە لێرانە بۆ نەم کۆنێکتی شەقامی سەرەکی بابێ لەگەڵ ئەوەی کۆنێکتبی اوكي كهرباش لبو مسألة كهرباش دي بوشي وازل بان عشان اوكي او كهربان هي شقام معي وروها بامبج معي بعد زاري بامبا كان لبو بينو مبي زيرابا كان دز بيش كردني خوي بكاب زيرابا چلو شي زمان دبيم اللي راقل لبو يندابنيم مثلا چند باشا جا ئەوەی کۆنێکت کەم لەگەڵ زامیش دەکە ئەو کارەبای دەوێت بەس ئیش دەکە بەس کارە باشی دەوێت باشە کارە باشت لە بۆ ڕاکێشین بێ زەحمەت اوكي بس ئێستا ئێرە پڕ دەبتەوە پێویستمان بە کەناڵەکی دەبی ئاوەکە هات بەس تاوەکو ئێرە نەخنچێ دەبی کەناڵێکی لە بۆ دروست بکەم کەناڵێکی لەو بابەتێ ینی جۆگێک شتێکی لەو بابەتە ئەو هەڵە تاوەکو هەم دەرچوونێکمان هەبی بە ئاوەکە بێ غەڵەتەکەم کرد بەخۆی نەدەبایە ئەمە بەو شێوازە ئیش بکەین دەبایە ئێرە بەرزتر کەم لۆ دەی بەرزترکەی لە بەرەوەی ئاو دێتە ژوورێ نامانێ ئاوەکە بێتە ژوورێ اوكي تقريبا ئێستا دەتوانین بڵێین ئیش خۆی دەکا اوكي ئەتو ڕاوەستە ئیش مەکە جارێ ئەوەندەی هاتیە ئاوە بەسە باشتە مای بابێ اوكي بابین تا ئێرە پڕ دەبی ڕووبارەکەش خۆی چا دەکاتەوە اوكي ڕزگار بوون لێرە مەحاڵە ئەو چیایە دەبی چاکە نابێ هابی دەرم خۆیارە ناتام ئێرە بەرزکەمەوە ئێستا کاتی چیان کاتی ئەوەیە ئێستا کاتی چیان کاتی ئەوەیە شەقامەکەیان لە بۆ ڕەبتکەین تاوەکو سزن بێن دەست بە
گواستنەوەی بەندکراوەکان بکەن ناکەێت بۆ دروستکردنی شەقامیش دین دەبێت پردی دروستکە پردێکی باش بەڵام پردێکی زانم زۆرە پردێکمان هەیە ئەو نوعم ناوێ واللهی هەرە شەقامی تەبیعی عیبی نییە اوكي شتێکی لەو بابەتەمان بێ لێرە کۆنێکت ئێرانە دەبی کۆنێکتی شەقامی ڕئیسی بکەم شەقامی ڕئیسیشم با بڵێن لێرە ڕابابێ بەڵام بەو شێوازەی دەبێت ئەو جۆرە شەقامەی ئێرانە بکەین ئۆکەی زۆر 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 باشە لێرانەش دەبی هەندێک نەخۆشخانە و تەرتیبات پشتیان لە بۆ دابنێم بۆ نمونە کاتێکەوە مەسەلەن بەندکراوەکان سیاری پۆلیسی هات دەچن خەڵکی دێنن بەڵام پێویستان بە نەخۆشخانەش دەبی بۆم نە بەندکراوەکەیە شێکی قۆڕی کردیە بەڵام ناچارین عیلاجی بکەین هەرچەندە ئەوە سزنە بزانم سزن ئیش دەکات پرزنڤانی نیوز 500 کەسی دەگری ئەوەش 500 کەسی دەگری ئۆکەی ئەوە چون بینن چون بینن تەنەکەی خۆڵەکە شتان لە بۆ دێبرام ئەو ژمارە دانیشتوانمان گەیشتە 10,000 کەس پیرۆزە ئۆکەی بابین ئەوەکانیان لە بۆ دروستکەین ئۆکەی بۆ دروستکردنی ئەمانەش خەنزاری لە بۆ سزن شتێکی زۆر زۆرمان ناوێت بۆ نمونە لێرە ئەوەی پێشم شتێکی هەرە بابەتەی بابین چی دەوێت بۆ نمونە مەسەلەن هێڵثکێرەشی هەیە کریمەیتێکی دەوێت گە سزنە مردیان شتێکی بەسەر هات بە ئاسانی بتوانن بیگوازنەوە پۆلیسخانی ناوێت بەڵام فایر دپارتمنتێکی دەوێت ئاگرەکی دەوێتەوە بتوانن بەسەری عیلاجی بکەن و کارە باش پێگومان لێرەش دەتوانن هێڵەشیان بۆ ڕاکێش بەم شێوازە ئۆکەی ئەوە لێرە ئەوانە تایبەتن بە سزن ئەوە سزنەکەمانە زبڵخانە شات دەبینین کەوا بەندکراوەکانیش لە ژوورێنە یاری دەکەن ئەو بەناسی میدادەڕن بەس خۆشەکە لەوەیە بە هیچ بەندکراوێک بۆی نییە لێرە نەجاتی بی بە هیچ شێوازەکان نەجات بوون نییە پێم وابی یەک مشکلم هەیە ڕام لە یەک شت نییە ئەویش هێڵی کارەبایە شەکەی ناشرین کردی ناشرین ئێستا ئەوها بینێنم لەگەڵ شەقامەکە ونی کەم پمپەکەم دەمینێ پمپەکەش جارێ دەتوانم شتێکی ئەلەو بابەتەی بۆ دابنێ مەتاوەکو ئیشم پێێتی دوای ئیشمان پێی نابی و بزانم کۆنێکتی برام عین چ کۆنێکم مشە ملی مایە ملی ئۆکەی تقریبان هەموو شتەکانم لادا مەسەن دار و شتەکانیشم لادا و ئێستا ئێرە ئەو ئاوەتی بچ بۆنەکی لێ بێ زێڕابی کە دروستم کردێتە دەوروبەریان ئێستا هەڵاتن بە هەموو شێوەیە قەدەغەیە یعنی نەک قەدەغەیە ناشتان هەڵبێن ئەوە 36 کەسیان گرتیە لێرە 36 کەس حکومە لێرە 25 کەس حکومە چیت کەمایە دروستکەم پێم وابی تاکەشت کە مابی دروستیکەم بنکەیەکی پۆلیسە بۆ نەگەر کەسێک هەڵادیان مشکلەیەک دروست بوو بتوانن بە ئاسانی لە بنکەیەکی پۆلیس دیپارتمنت بچن بیگرنەوە ئەوە زۆر زۆر گرینگە ئەو جۆرە ئیشانە بکرێ و هەروەها هاتوچۆ بزانین لێرە چۆنە هاتوچۆ زۆر زۆر تقریبا ناساییە ئۆکەی تقریبا هاتوچۆمە ناساییە کارگەی مامازادی وەزیکۆ کارگەی مامازادی لە گەشەکردندایە هیچ کێشەیەکی نییە
ئۆکەی تقریب ئەستا پێویستە ئەمە ئەندێک جوانکاری نا بەڵام ئەندێک شت هەیە بیکەم زانام دەتوانم فێنسی دابنێم فێنس وڵسم فێنسس ئەم فێنسە دەتوانین دایبنین ناتوانین شوێنەکە بەش ناک دێگە لێرە ڕادایبنین هێرەش ناتوانین دایبنین دەرناتوانێت ئاوی دروست بکەین ئۆکەی لێرە دەتوانین ئۆکەی تا ئێرەمانی نییە ئەو دیوارە زۆر باشە بە هیچ نەوە هەراتن نامینێ بەڵام کێشەیەکیشمان هەیە ئەو ناوچەیە با چاکەم ئەو ناوچانە ئەگەر توش کێشەی لێ بابەتە بم بۆ شێوازە چاکەن ئەوە بچووکەنەوە سایزەکەی بەو شێوازە بەرز دەکەمەوە خاکەکەی بەوەش چاکەین تەواوە ئەستا دەتوانین ئەمە فێنسەکەی درێژەی پێ بدەم تا لەسەر ئاو یا ناوای لێ بکەم بەس دەمێت لێرە شتەشکە دابنێ مشکلە نییە مشکلەمان نابێ كمان سلك دبا ليرة تي دروس كاين بزاين تيمان هي أصلا التاوالة شو برزة السريان زغت تي دابي نظام تي دايان وشي بري تساو ديري وشتانا بە هیچ شێوازێک ڕزگاربوونیان نەوی وەڵای ئەو جوانە تۆپە تۆپ چیتکی لێ بزانیت چی تێدایە ئەگەر تام بەردی دابنێ بەردی جانێ نەر خراپ نییە وەکو بڵێ هیکلەکە بەخۆی مێژوویە و هەبوو شتانە هەندێک بەردیش بە عەشوایی یەک لێرە یەک لێرە یەک لێرە یەک لێرە یەک لێرە یەک لێرە ستوان بڵێم معقولە شوێنەکەمان واو ئاوەکە بەرەبەرە قاوەی تر دەوی بەڕاستیە پیس دەبیان بەخۆی ئاو شیشینە چەند جوارەوە ئاوە ستا پێم ئاوی ئەوەندە بەسە زیاترمان ناوێ زۆر سپاس کاک پەمپ چێشی باشت کرد ئەمڕۆ ئێستا لە کار کەوتکەیان بەستەوەندا ئاوە مەبەستەکەیمە ئەوەیە کەس هەڵنێ و کەسیش ناتوانانی هەڵبێت جا لە مستەقبەل ئێرە کۆنێکت دەکەین لەگەڵ شاری سلێمانی ئەوە شاری سلێمانیمان دەبی بەڵام جارێ ئەوە بەدیخانەکەی با ئەوە چشنە بۆ دروستکەم ناوچەیەکی لە بۆ دروستکەین ناوی لێ دەنێم
بندين خانة ياخد محطة لهوليري بندين خانة محطة زو بنا باقة محطة يعني كانت تكون محطة قطاري بو شويني كوا قرتو خانة هوليري ليا بندين خانة ليا ناي لدنين ما على محطنا هذا كينا بندين فقرتو خانة بس ما دريم بندين خانة خوش ترى بندين خانة اوكي او بندين خانة كمان بندين خانة بريزن اوكي ليرة تسمان هي طاوة مشت طاوة واشتيجي ديكاش دمي بيكم هر لم القيام اوكي بعد تمشي بكين اوشتاني كدروست مان كرديم او بنكي بوليس و محطي ويزجي اگر كوجين رو مردو شورو وهروها كلينيك شمالي دانايا ويزجي شي بزيشي بتشوك ليراناش لناو او زيرابا بيسي او قرتو خانه كان من هي او بند كراوه كان اصلا كده كات بدري كات بدري قلنا بينا دري بعدهم شيء شيء بندي خانه كاش ما ممكن هذا دورة او بندي خانه كمان شماليه او يهزيريا بندي خانه كان ستكن اخاي كما توزك يا اخوان بدرينا وشتانا بردكانش منزو عند تشينا او سياراناش سرداني كري بندي خانه بند كراوه كان دم شان دكن سان قال دكن وشتانا بقول هر دانه یک دو شراعی هست اساسا دو دانه معنی دکتر چهار ساحه هست بین داریم ولی با وقت تاوری شان هست بگم پلیس شکی بیام دان تام سیستم موزیکا ناتوانی از پشتویتی او دارلو لیرم من بعد است تقریبا نیشه کمان زوانه تقریبا تاملن زوانه تقريبا زوانا تقريبا بظلمة اوكي او راني خوش ويستم اوش فيديو بندين خانه كبو لولاتي كردستان استا گورترين بندين خانه مانه شويني 1000 كز دبتوا وخلشي دي نويرن تاوان انجام دن اگر تاوان انجام دن زور باسان داخليا ناو بيسايي خويان دبي بجين او بونا ناخوشيان توش بي اگر نام اگر عقليش بندانه مستقبل رزقاري عم بي ياخد تفضلي ازاد يعني بلام زاري دبي ليون دربا تا ماز دكام زوس باس ببين فيديو يام تعلقي جديد كان بخير تنسبرم خودتان دقل